خۆشببختانە کەس لەوانە ڕێگر نەبوو لە بەشداری کردنمان بەڵام دیار بوو کێشەی فیزە هەبوو کە ماوەی 2 مانگ 3 مانگە زیاتر لەسەر خەتین دیار بۆوانەی پاڵەوانتەکە ڕێک دەخەن واتەوانەی لە بەریتانیانا نامەچیان ئاراستەی حکوومەتی بەریتانی کردە نزیکەی 2 مانگ زیاترە دیارە تا دوونێش لەوێش بووین جوابی ئەو نامەیە نەبوو کە فیزە بدرێت بە هەڵبژاردەی کوردستان بتوانانی بێتەوە وڵاتە جوابیان نەدابەوە دیوانیش داوایان لەمە کرد بەڕاستی گوتیان ئێمە هەموو تیپەکانەمەوەکان حازرن ناکرێت ناتوانین ئەوەندە بۆستێنن گۆ ڕێیتان چێری ئێمە ڕێیمە شەر ئەوەیە گەر فیزەمان پێ بدرابە یاخود ئێستش پێمان بدەن ئەوان ئەو وعدەیان بەمەدایە کە بتوانین هەڵبژاردەی کوردستان بتوان بەشداری بکەن بەڵام تیر و پشتکرا لە بەرچاوی هەمومان دیتمان تیر و پشتکرا ئێمە تێدا نەبوو ئەوانەی کۆریەکان داوایان کرد لە هەڵبژاردەی کوردستان بچینە کۆریا 2 یاری بکەینە کۆریا و یابان 2-3 یاری بکەین و مەسروفاتی ئەو هەمووی لەسەر وان بیتن تەنها پلیتی تیارە نەبی عیدی خۆمامی ئەگەر نا ئەوان ڕەزامەندیاندا لەو چەند ڕۆژەش داوەتنامەی ڕسمی دەنێرن کە بچینە کۆریا و یابان